چ شتێک ئەزانی لێرە خواردنی کوردی؟ بەخۆ من هیچ نازانیدا. خواردنی کوردی؟ بەخۆ نازانم. چوت خواردووە تاقی و کردوتەوە؟ هەمووی خواردم کۆسەوە نییە؟ ئەمین نالێنی هەمووی دایکە لێناوە. دایکە لێنێ؟ بەڵێ. تۆ لە ماڵێک ئیشەکەی؟ بەڵێ. بەویش ئەڵی دایکە؟ بەڵێ. زۆر باشە. خواردنەکانی خۆشەکە لێنێ کوردیەکان ئاوا بریانی کوفتە و زۆر خۆس لێنی دایکە. کامیان زۆر خۆشە؟ من هەمووی خۆسە. هەمووی خۆشە؟ بەخۆ. چەند ساڵە تۆ لێرەی؟ من 4 ساڵە. 4 ساڵە. ئەی حەزت لە کوردستانە لە سلێمانی؟ بەخۆ زۆر خۆسە زۆر. ئەی پێم بڵە جلی کوردی و پیشانیام جلی کوردیت لەبەر کردبوو. جوانە بەلاتە جلی کوردی؟ بەڵێ. جلی کوردی و لەبەر کردووە ئەچی بۆ سەیران لێرە؟ چیت؟ بەڵێ. خۆش بوو؟ دایکی باوکی هەمووستی ڕۆیستەوە. ڕۆشتی لەگەڵەوان یانی کەوانەچن بۆ سەیران تۆ ڕۆی لەگەڵیان؟ ڕۆیستەوە سەیران ئەوە دۆکان ڕۆیستەوە. چی بۆ دوکان؟ بەڵێ. خۆش بوو دوکان بەلاتەوە؟ ئارێ وەڵا زۆر خۆسە. چی بۆ چی شوێنێکی کە لێرە لە سلێمانی بۆ کوردستان؟ بەخۆ هیچ هەمووستێ ئەوە ڕۆیستەوە نیە باوکە ئەوە شوێنەکەی من نازانی. یعنی چی بۆ زۆر شوێن بەڵام ناوەکەی نازانی؟ ناوەکەی نازانی ئەوە هەموو شوێنەکەی باوکە دایکی کێ ڕۆیستە من بیرتم. ینی بۆ هەر شوێنە ڕۆشن تۆیان بردووە؟ بەڵێ. کە سوکاری خۆت هەر خۆت لێرەی یان کەستان لە نیپاڵە چۆنە؟ نێپال؟ بەڵێ. دایکی باوکی منە؟ بەڵێ. ئەوە نێپال هەیە.